سەرجەم ئەو ڕووداوانەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین لە سنووری سالاشیماندا کە ڕوویانداوە سەرجەم ڕووداوەکان 2041 ڕووداو ڕوویداوە واتە 2041 دۆسیە کراوەتەوە کە تیایدا 1184 لە سنووری دەڤەری ڕانیا ڕاپەڕین و هەروەها 652 ڕووداویشان لە سنووری پشدەر بووە. لەم 2041 دۆسیە 515 دۆسیە بە ئەنجام گەیشتووە و هەروەها 957 دۆسیەش لەژێر لێکۆڵینەوە ماوەتەوە. بەهۆی ئەو ڕووداوانەی کە لە سنووری بەڕای پۆلیس ڕاپەڕین تێدا ڕوویداوە لە کۆی 2041 ڕووداودا 55 ڕووداوی مردنمان هەیە بە هۆکارە جیاجیەکان و هەروەها 464 ڕووداومان هەیە بە ڕووداوی برینداربوون بە هۆکارە جیاجیەکان. بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو واتە شەژمانجی یەکەمی ساڵی 2016 کە تیایدا 1708 ڕووداو هەبووە 784 ڕووداو لە بەشەکان کە بڵێم تۆمار کراوە لە بەشی ڕانیا کە تیایدا 53 ڕووداوی مردن هەبووە بەڵام ئەم ساڵ 55 ڕووداوی مردن بووە واتە 2 ڕووداوی مردن زیادی کردووە. وەروەها ڕووداوی بریندار بوون لە چاو ساڵی ڕابردوو 438 ڕووداو هەبووە بەڵام ئەم ساڵ 464 ڕووداوی برینداربوونمان هەبووە واتە 26 ڕووداوی برینداربوون زیادی کردووە.